ئۆپۆزیسیۆن و دەسەڵات و سەردەمێکی نوێ. حکوومەتی بنکەفراوان یان ئۆپۆزیسیۆنی بنکەفراوان. هەر دەساڵجارێک لە باشووری کوردستان سەردەمێکی نوێی سیاسی لەدایک دەبێت کە دوودەیەی ڕابردوو زیاتر نمایش و گەورەبوونی ئۆپۆزیسیۆن بووە، هەر لە بزوتنەوەی گۆڕان و هاوڕێکانی تا دەگاتە دواتر و سەردەمی هێزە پۆپۆلیستیەکانی ئێستا. ئارەزووی بەشداریکردنی شاسوار عەبدولواحید بۆ دەسەڵات و وشارەکانی یەکێتی و مەرجە قورسەکانی پارتی خەریکە سەردەم و فۆرمێکی تر لە حکومڕانی بەرهەم دەهێنن کە تەواو جیاوازە لە سەردەمەکانی تر. ئیدی پارتی و پێش پارتیش یەکێتی بە تەواوی گەیشتۆتەوە بڕوایەی کە سەردەمی مجاملە و حکوومەتی بنکەفراوان کۆتایی هاتووە و سەردەمی یەکلایکردنەوەی بەرەکانە. ئەرەماش مەرجی پارتی بووە بۆ یەکێتی کە یان دەسەڵاتی تەواو یان ئۆپۆزیسیۆنی تەواو بن. هێزەکانی تری دەرەوەی یەکێتی و پارتی بە تایبەت شاسوار عەبدولواحید بەهۆی ترسان لە هێرش و شەپۆلەکانی سۆشیال میدیا و شەقام نەیانوێرە. ئەگینا ویستی هاتنە نێو قوڵایی دەسەڵاتیان هەبوو. ترسەکە بە جۆرێک قورس بوو کە تەنانەت دانوستانەکانیشیان ڕەت دەکردەوە. لە کۆبوونەوەکانی پرسی پێکێنانی حکوومەتی نوێ لەلایەن یەکێتی و پارتی کە تا ئێستا زیاتر لە 14 کۆبوونەوەی نهێنیان جەمدراون، هەر زوو هێزە سەرەکیەکە هاوڕابوون کە ئیدی کۆتایی بە سەردەمی شەراکەتی گشتی بهێنرێت و کێکەکە تەنها لە نێوان دوو هاوپەیمانە دژبەرەکەدا دابەش بکرێت. شاسوار عەبدولواحید بەو یاریەتەوە و نەکراوەی ئەم ڕۆژانە ئەنجامیدا هەر لە سەردانی تورکیا و بارگای میت و دواتر لێدوانەکانی تایبەت بە حکوومەت و کشانەوەی سەرۆکایەتیکردنی کاتی پەرلەمان ئیدی کۆتایی بەو سەردەمە هێنا کە ئۆپۆزیسیۆن هەمیشە چاوی لە مامەڵەیەک بوو بیهێڵێتەوە لە نێوان خواست و بەرژەوەندیەکانیدا. سەرۆکینەوەی نوێ تەنانەت دەرگای بەڕووی هەموو ئەو هێزانەی تریشدا داخست کە لە ئایندەدا دێنە گۆڕەپانەکە و دەیانەوێت لایەنێکی یاریەکە بەو جۆرە تەواو بکەن. تا ئێستاش لە هەرێمی کوردستان هێزەکانی ئۆپۆزیسیۆن ناوەندە هەنگاو هەڵدەگرن کە زەرەر لە بەرژەوەندیەکانیان نەدات و بزنس و موچەخانە نشینیەکانیان نەکەوێتە مەترسیەوە. هەر بۆیە جوڵەکانیان مانگەی سەرۆکینەوەی نوێ و کشمەلیکردنی یەکێتی باشترین بەڵگەن لەسەر ئەو دیوەی ئۆپۆزیسیۆن. لە هەرێمدا ئیدی سەردەمی ئۆپۆزیسیۆنی ماسکدار کۆتایی هاتوو. جیلیکە هێزە بەشدارەکانی حکوومەت ڕێگانادەن پارتێکی سیاسی هەم وەک ئۆپۆزیسیۆن و هێزێکی دژبەر بانگەشە بکات و دواتریش داوای کورسی و وەزارەت و بەرژەوەندی بکات. لەلایەکی ترەوە شرۆڤەکارانی دۆخەکە وای دەبینن ئەوەی سەرۆکینەوەی نوێ کردی لێدانی بزمارێکی ئەستور بوو لە سندوقی ئۆپۆزیسیۆن کە دەکرا بە ڕوونی دەسەڵات و حکوومەت پێشکەشی یەکێتی و پارتی بکرێت. لە بەرامبەردا کۆی پارتەکانی دەرەوەی ئەو دوو هێزە هەڕەمێکی ئۆپۆزیسیۆنی گەورەیان لە پەرلەمان پێکێنابە کە بەوا زۆر شت بۆ خەڵک و دەنگدرانیشیان ڕوون دەبەوە و هاوڵاتی لەمە دووە دەزانێت ڕوبەڕووی کێ قسە بکات و گلەی لە کێ بکات. لە ڕاستیدا هەر پارتێکی سیاسی لە دەرەوەی یەکێتی و پارتی بە پێدانی وەزیرێک و دوو بەڕێوەبەری گشتی ڕازی بێت بۆ بەشداریکردن لە حکوومەت، ئەوە جگەلەوەی ناتوانێت ڕۆڵ و کاریگەری هەبێت، ئەوکات واژۆ لەسەر توانەوەی حتمی خۆی دەکات. بۆیە بژاردە دروستەکە هەم لە بەردەمنەوەی نوێ و هەم هێزەکانی دیکەی دەرەوەی پارتی و یەکێتی ئەوە بوو کە لە پەرلەمان ئۆپۆزیسیۆنێکی کاریگەر بن، نەک ئەو نمایش و خەونە ئاڵۆزانەی ئێستا دەیبینن. جارێ نازاندرێت حکوومەتی داهاتوو چۆن دەبێت، بەڵام لانی کەمیدی سەردەمی توخنبوونەوەی هەردوو بەرەکە دروست بووە و ئیدی خەڵک و دەنگدەر بە ئاسانی دەزانن کێ دەسەڵات و بەشدارە و کێش ئۆپۆزیسیۆن و بێگوناهە.